وشەویستەکەم ئینامێ دوێ مانگ و مەولودینە مانگە ڕەبیع الأوەلی ئارۆ دوێشە مانگێوە کە پێغەمبەر و خوای صلی الله عليه و آله وسلم جا ئەڵێ بێن مسلمانێ تەماشە و گرد و عمر و پێغەمبەر و خوای صلی الله عليه وسلم بە مبارەک کەرە تایبەت ئاڕۆی کە جا ئەڵێ بێن فرە بە قەدر و تەماشەش کەرە شاعیرەکێمە شعر جوان جوانشان نویستێنێ هەورامانەنە سەر و پێغەمبەر و خوای صلی الله عليه وسلم مناجاتی جوانشە هەنێ وەراوەر و خوای ومناجاتی جوانشە هەنێ وەراوەر و پێغەمبەر و خوای صلی الله عليه وسلم وصف و ئەوسافەکە ئایشا گرت پێچێنێەوە جوان شعرەنە ڕازنێ نەشاوە یۆجە کتێبە نایابەکە حەز کەرو کە خزمەتانە بەیانش کەرو کتێبێوەن بە نامێ گوڵزار و هەورامانی ئی کتێبە ئامان هەر شاعرێوە شعرێ جوانش نویستێنە هەورامانەنە سەر و بابەتێوە ئیلاهیاتی بۆ سەر و خوای جەلە جەلالوه یان وەشحاڵیەوە وەش بەربڕێەوە پێی دینەیە یان سەر و پێغەمبەر و خوای صلی الله عليه و آله وسلم یا باسی گوناهباری وێش کردە بۆ حضور و خوایەنە ئەچی کتێبەنە ئی مؤلفەیە کۆکردنەوە کە کتێبێ فرە نایابە یانە کامانە بۆ پێی پاراسای زوانیمە حەزم کرد ئارۆ شعرێ شێخ عوسمانی خزمەتانەوانوە کە چی کتێبەنە ئامێنە فەرماوە مناجات کەرۆ چەنی خوای وێشی فەرماوە جەدووری ئازیز دەردم دێویان سەرسام و حەیران شێوەم شێویان هۆشم بێهۆشن فامم لێویان فکر و دڵ پەشێ و شاڵیم دێویان من سەیاڵی شەوق نە هەردوو کێوان ها سەید شادی ها سەیدی شادی شادی وەنەم دێویان هەڵەت و هەردان کەش و کۆ کەمەر مدارام نیەن جەشام تا سەحەر دڵ سەیاڵی سەی دڵ ناکام فەرەحم خەمە و خەمم وە ناکام ناعیلاجەنا پەی عسیان باریم باوەڕون وە هۆش سیای سەنگ باریم جەنافەرمانی درێغیم نەکرد ها پەنام وەزات پاک و تۆ ئاوەرد یا ڕەب تۆبە بۆ ساڵ پەشیمانی پەنام هەروە تۆن تۆ وێڵ مەزانی ئەنا عندە ظەنی عەبدیت فەرماوان پەنام بەزاتت کەرم فراوان خۆیە داوە نەکەرمێ ئەنە وەزەکە هەورامانی ئەنە و گەڵاو کۆ کەمەری ئەنە هەناسە و مەخلوقاتی صلواتی پێ پێغەمبەری اللهم صل على سيدنا محمد وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترته ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله